بەناوی خوای گەورە سەڵاتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست پرۆسەی خوێندن لە وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا ڕوبەڕووی قەیران بۆتەوە لە چەند ناوچێک لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە دیارەکانی ڕاپەڕین و گەرمیان مامۆستایان بایکۆتیان کردو بەڵام لە سنووری هەولێر و دهۆک پرۆسەی خوێندن دەستی پێکردو بامان شێوەش لە خوێندنی باڵاش لە چەند زانکۆیەک لە سنووری پارێزگای هەولێر خوێندن دەستی پێکردووە بەڵام لە سنووری پارێزگای سلێمانی تاوەکو ئێستا بۆی ناتنەوەی قوتابیان پرۆسەی خوێندن دەستی پێ نەکردووە بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر بێستون حەمە ساڵح سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە سودۆی سەرەکی هەروەها لە هەولێرەوە نەوزاد عومەر ئەندامی لیژنەی باڵای ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ تاوتوی ئەم پرسە دەکەین. پرۆسەی خوێندن لە وەزارەتەکانی پەروەردە و خوێندنی باڵا ڕوبەڕووی قەیران بووەتەوە. دوایەوەی با بڕیاری وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم ڕۆژی دەی ئەم مانگە وەک دەستپێکی ساڵی نوێی خوێندن دەستنیشان کرا، بەڵام تا ئێستا لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان خوێندن دەستی پێ نەکردووە. مامۆستایان بۆ شکاندنی بایکۆت مەرجیان هەیە و داوا دەکەن حکوومەتی هەرێم 30 ڕۆژجارێک موچیان بێ لێ بڕین پێ بدات. تا ئەم ساتەوە ختەش حکوومەتی هەرێم خۆی بێدەنگ کردووە وەڵامی داواکاری مامۆستایانی نەداوت. لە سنووری پارێزگای هەولێر و دوهۆک خوێندنی ناوپۆل بۆ قۆناغەکانی 1 و 2 بنەڕەتی لەگەڵ 12 ئامادەی و قۆناغەکانی 3 بنەڕەتی تا 11 ئامادەی بە شێوەی ئەلکترۆنی دەستی پێکردووە. بەڵام بەشێک لە قوتابیان کێشەی کەمی ئامێر و نەبوونی هێڵی ئەنتەرنێتیان لە چەند ناوچەیەک هەیە. سەبارەت بە پرۆسەی خوێندنیش لە وەزارەتی خوێندنی باڵا سەرەڕایەوەی سەرەتای ئەم مانگە وەک وادەی دەستپێکی خوێندن دیاری کرا، بەڵام لە چەند ناوچەیەک خوێندن ئیفلیج بووە. لە زانکۆکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە زۆرینەی قوتابیان نەهاتوونەتەوە بۆ هۆڵەکانی خوێندن، کەمترینیشیان چوونەتە ناو ئەو گروپانی بۆ خوێندنی ئەلکترۆنی دانەنراون، بەهۆیەوە خوێندن پەکی کەوتووە. بە پێچەوانەوە لە زانکۆ ئەهلیەکانی سنووری سلێمانی خوێندن بە شێوەی ئاوێتە دەستی پێکردووە. هاوکات لە زانکۆکانی هەولێر و دهۆک خوێندن بە شێوەی ئاوێتە دەستی پێکردووە، بەڵام بەشێک لە قوتابیان بەشە ناوخۆیان پێ نەدراوە، بەو هۆیەوە گرفتیان بۆ پەیدا بووە. حکوومەتی هەرێم بۆ خوێندنی ئەمساڵ بڕیاری داوە قۆناغەکانی 1 و 2 بنەڕەتی لەگەڵ 12 ئامادەیی لە ناو هۆڵەکان وانە بخوێنن. قۆناغەکانی 3 بۆ 11 ئامادەیش بە شێوەی ئەلکترۆنی بێت. بۆ وەزارەتی خوێندنی باڵاش بڕیار درراوە پرۆسەی خوێندن بە شێوەی ئاوێتە بێت، بە جۆرێک بەشێک لە ڕۆژەکانی هەفتە لە ناو کەمپەکان و بەشێکیش بە شێوەی ئەلکترۆنی بێت. بە بڕوای بەشێک لە شارەزایانی پەروەردە و خوێندنی باڵا بەهۆی ئەوەی حکوومەتی هەرێم ئامادەکاری پێویستی نەکردووە، ئەم ساڵ خوێندن ڕوبەڕووی قەیرانی زیاتر دەبێتەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان. کاک دکتۆر بەخێر بێنێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەرەتا دەمەوێت سەرنجی وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان لەسەر پرۆسەی خوێندن لە وەزارەتی پەروەردە بزانین کە ئەمساڵ بڕیاردراوە کە بەشێک لە قۆناغەکان لە ناو هۆڵەکان بنەوە بەشێکیش بە شێوەی ئەلکترۆنی بێ، بەڵام لە بەشێکی خوێندن دەستی پێکردو بەشێک لە ناوچەکان بەشێکیش بایکۆتە. خۆی بەخشە دەبێرەبان سوپاس بە جەناب تۆ تەواوی هاوکەرانی بەڕێزت. خۆی کاحەکی وێمە لە کوردستان بەداخ و کەسەرێکی زۆرەوە هەمیشە ئەزمموی شکست خوارد و تاقیەکەینەوە. ئێمە لە هەرێمی وەک ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە 4 نوێی 2020 ئەتوانم بڵێم چەندێک لەمەوە پێش بەیاننامەیەکمان ڕاگەیان کە ژایەتی خۆمان ڕاگەیان بۆ خوێندنی هەم ئەلکترۆنی هەم ئۆنلاین، چونکە پێمان وە بۆ ساڵی پار لە نیوەی دووەم ئەو خوێندنە تاقی کرایە و شکستیانە دوای وەزارەتە پەیوەندیدارەکان گەڕانەوە و کورسی یەکەم و فەسڵ یەکەمیان هەژمار کرد بۆ قوتابی خوێندکار و ساڵیان پێبڕێ کرد. پاشتریش لە 11 نوێمە کۆی ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکان زۆرینەی هەرە زۆرمان با بڵێم نەک کۆی بە تەواوی کۆبوونەوەیەکمان کرد لە شاری هەولێر، هۆشداریمان دا بە هەردوو وەزارەت بەدام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان
کە پرۆسی خوێندن بە ئەلکترۆنیوە بۆ ئۆنلاین پرۆسەیەکی سەرکەوتونیە و تاقی کراوەتەوە شکستیەناوە تکایە دووبارەی مەکەنەوە چەندین ڕێککار و جێگرەوەماندا بە هەردوو وەزارەت بەڵام بەداخەوە وەزارەتەکان وەک ئەوەی کە بووەتە کللتور لە هەرێمی کوردستانە گوێ بە داوای خەڵکانی ئازادی خواست دڵسۆز ڕێکخراوەکان ڕۆژنامەنووسان ڕۆشنبیران مامۆستایانی زانکۆ کەسانی سیاسی هەموو ئەمانە گوێیان بۆ ناگیرێ چەند کەسێک گوێی بۆ ئەگیرێ کە لە ناو گروپێکیان بازنەیەکانی تر پێیان وایە ئەم گروپ و بازنەیە پرۆفیشنەڵترین باشترین شارەزاترین دڵسۆزترین نازانم کەسەکانی نیشتیبانن ئەمانە بە دڵنیایی یعنی پێمان وایە پرۆسی خوێندن بەو جۆرە ئیفلیجە ئێمە بەداخەوە یعنی 6 ساڵە لە هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان پرۆسەی نیوە خوێندن جێبەجێ بەڕێیەکە پرۆسی بایکۆت بەداخەوە لە هەرێمی کوردستان تاوکوێسەی زەق بە زەقی دوو ئیدارەی دیارە لە ئیدارەیەک بایکۆت بە ئاشکرا هەیە پرۆسی خوێندن بەچێکەوە ئیفلیجە بێت دایرەکان پەچیان کەوتووە ئیفلیج بوون لە لایەکی تریش لە ئیدارەیەکی تریش کەس بۆی نییە فزە بکە پرۆسی خوێندن بەردەوامە دایرەکان تەواون هەموو کەس ئەبێت لە جاران باشتریش دەوام بکە ئەم جیاوازیەوە ئەم دابەشبوونە لە هەرێمی کوردستان هی ئێستا نییە و هیچ چەند ساڵێک لەمە پێشە و دڵنیاشم بەردەوامە بێ و چەند ساڵێکی تریش بەڕێیەکرێت کە بەداخەوە من بەڕاستی هەر لە ئێرس یعنی لە خەمی قوڵان بۆ ئەو جیلی ئەم بەم شێوازە خوێندن بەڕێکە پرۆسی خوێندن بە ئەلکترۆنی ئیفلیجە ئێمە هەموو شتێکی تاقی کراوە ئەگەر فەشل ئەگەر سەرکەوتنی بەدەستێنا کەواتە شتێکی باشە ساڵی پار فەشەلێنە ساڵی پار لە دوای ئەوەی کە 26 دوو خوێندن بە تەواوی ڕاگیرا لە هەرێمی کوردستان خوێندن کە ڕاگیرا لە هەرێمی کوردستان بڕیاردرا لە وەرزی دووەم کە مانگەکانی 4 و 5 و 6 بوو لە هەرێمی کوردستان خوێندنی ئەلکترۆنی ئۆنلاین پەیڕۆ بکرێت لە زانکۆ پەیمانگاکان و لە پەروەردەیەکانیش بەڵام بینیمان بە هیچ جۆرێک ئەو پرۆسەیە جێبەجێ نەکرا و نمرەی وەرزی یەکەم بۆ قوتابیانی ئامادەی و با بڵێن سەر بە وەزارەتی پەروەردەوە نمرەکانی وەرزی یەکەمیش بە قوتابیانی سەر بە وەزارەتی خوێندی باڵا هەژمار کراوە قوتابی بەو ساڵی خوێندن بەو نمرەیە پەڕیەوە جگە لە 12 ئامادەی سوپاس دەکەم دواتر قسە لەسەرەوە دەکەین بەدیدەوە چی بوو ئەگەر مادام خوێنی ئەلکترۆنی شکستیەنەوە مامۆستا نەوزاد جەنابیش بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت سەرنجیەوە ژۆکو ئەنجومەنی مامۆستانی پێشەنگ بزانی سەبارەت بە خوێندنی ئەلکترۆنی و سەبارەت بەوەی کە لە بەشێک لە ناوچەکان ئێستا خوێندن دەستی پێکردووە لە بەشێکی تریشیان بایکۆتە. بەڵێ زۆر سپاس بەناوی خوای گەورە میهرەبان سپاس بۆ ئەم دەرفەتە و سپاس دەکەین سڵاوڕێزم بۆ میوانە بەڕێزەکەتان برای بەڕێزم کاک دکتۆر بێستون کاک حەکیم سەبارەت بە ویجهە نەزەر و بۆچوونی ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ لە ئێستا و لە سەرەتای دەستپێکی خوێندنی ئەم ساڵی ڕامانگەیان کە ئەو بڕیاری کە حکوومەتی هەرێمی کوردستان یاخود بڵێن وەزارەتی پەروەردە لە نێویاندا بکە معنیە بەم کارەوە هەم وەزارەتی پەروەردە هەم وەزارەتی خوێندنی باڵا کە لە دوای ئەوەی دیراسەیەکی ورد و قۆڵ لەلایەن کۆمەڵێک لە خەڵکی شارەزا و پسپۆر خراە بەردەستی وەزارەتی پەروەردە خراە بەردەستی خودی وەزیریش من هەلێرەوە ڕایەگەێنم لەم کەناڵە بەڕێزەی ئێوە مەکتەبی سکرتاریەتی یەکێتی مامۆستایان بەسەردەم لەقەکانیەوە بەر لەوەی دەستپێکی خوێندنی ئەم ساڵ دەست پێ بکاتن لە دوو کۆبوونەوەی بەسەریەکەوە کۆمەڵێک بیر و بۆچوون و کۆمەڵک ئاڕایی جوان و کۆمەڵک پێشنیاری جوان درایە خودی وەزیر و درایە خودی ئەنجومەنی وەزارەتی پەروەردە لە نێویاندا ئەم ڕێگایە کە ئێستا تاقی دەکرێتەوە وەزارەتی پەروەردە پیادەی کردووە تەطبیقی کردووە ئەمە بەڕاستی بە مەترسی دانرا بۆ پرۆسەی پەروەردە فێرکردن هەرێمی کوردستاندا چونکە لە کاتێکدا ئێمە کاتێک کە باس لە پرۆسەی پەروەردە و فێرکردن دەکەین دوو شتی بەیەکەوە گرێدراون لە پاڵ خوێندن لە پاڵ تەعلیم لە پاڵ زانست دەبێت پرۆسەی پەروەردە لە ناوەندەکانی خوێندندا
تاکەکانی ناو کۆمەلگا و خوێندکاران و ڕۆڵەکانی ئێمە لەسەری پەروەردە بکرێن بەڵام ئەبینین لە سیستەمی ئەلکترۆنی لە سیستەمی ئۆنلاین کاری پەروەردەیی یان لایەنی پەروەردەیی بەڕاستی فەرامۆش کراوە بە تەواوەتی بۆیە ئێمە لەگەر ئەمە دانەبووین بە هیچ شێوەیەک و زۆرێک لە پسپۆڕان و شارەزایان و کەسی بە ئەزمون و کەسی دڵسۆزی ئەم وڵاتی ئێمە هاواریان کرد گوتیان کاکە ئەم سیستەمەی ئێوە باسی لێوە دەکەن ئێستا کە تەطبیق کراوە ئێستا کە پیادەکراوە لە ناوەندەکانی خوێندندا یان بڵێن لە خودی وەزارەتی پەروەردە بڕیاری لەسەرداوە گوێ لەم خەڵکە دڵسۆزە نەگیرا گوێ لەم خەڵکە شارەزایی کە لە بواری پەروەردە و فێرکردن چەندین ساڵە خزمەتیان هەیە گوێیان لێ نەگیرا باس لەو مەترسیانەش کرا بەڵام بەداخەوە لە کۆتاییدا ئەوەی کە وەزارەت خۆی بڕیاری لەسەردا بۆ ئەوەی کە حکوومەت خۆی سیاسەتەکەی داڕشتە بوو هەر ئەویان پیادە کرد بۆیە ئێستا شێمە ڕای دەگەێنین وەکو ئەنجومەنی مامۆسایانی پێشەنگ بە هیچ شێوەیەک لەگەر ئەم سیستەمی ئێستادانین چکە پێمان وایە سیستەمێک کار تاسەری ئێسقان فەشەلی هێناوە بەڵگەش لەسەر ئەوە ئێمە چەندین ئیحسایی و چەندین سەرژمێری کراوە چەندین ڕاپرسی کراوە لەسەر ئەوە هەم لە لایەن خودی قوتابیان هەم لایەن بەخێوکار و دایک و باوکی قوتابیان ئاشکرا بۆ بۆمان کە 90 ئەم سیستەمە بەڕاستی قوتابی سوودی لێ وەرنەگرتەوە بە هیچ شێوەیەک بۆیە ئێمە ڕای دەگەێنین کە ئێستا لە ئێستادا ئەگەر ئێستا بێ تەقیمێک بکەین لەلایەن ئەو کەسانی کە لە ماڵەوە ئێستانێکە ئەم سیستەمە پیادە دەکەن کاک حەچیم تەقیمێک بکەین لەسەر ئەوە من دڵنیام 90 بەسەرێ سوودی لەو ئالیەتە وەرنەگرتووە سوودی لەو سیستەمی ئۆنلاینە و لەو سیستەمی ئەلکترۆنی وەرنەگرتووە وەرە لە چ ماڵێکدا قوتابیەکانیان کە بەم سیستەمە دەخوێنن بە سیستەمی ئەلکترۆنی دەخوێنن با قوتابیەکە سەدادەی سوودی وەرگرت بێتن با قوتابیەکە سەدادەی توانی بێتی بکەوتە سەر ڕێزکەی خۆی بۆی بتوانی لە ڕووی پەروەردەییەوە زیاتر بتوانێت وەکو ئەو کاریگەری کە لە ناوەندەکانی خوێندن لە بەرامبەر مامۆستادا کە کاریگەری هەبوو کە سوودی وەرگرتووە ئێستا 115 زیاتر سوودی نابێتنەوە بۆیە من پێم وایە بەڕاستی ئەمە گرفتێکی یەکجار گەورەی لە ئێستادا و پێشاتەکان ئێستا پێمان دەڵێن کە بەڕاستی ئەم سیستەمەی کە وەزارەتی پەروەردە پیادەی کردووە بە هیچ شێوەیەک سەرکەوتو نەبووە بەنسبەتی بڕگەی دووەمی پرسیارەکەی بەڕێستان کاک حەچیم لەو دەڤەرانەی کە ئێستا برای بەڕێزم کاگیتۆریش ئاماژەی پێ کرد ئەو دەڤەرانەی کە ئێستا ئەم سیستەمەی تێدا تەطبیق کراوە یعنی بەداخەوە یعنی وای لێ هاتووە ئەتوانین بڵێن ئەو وەزارەتەی کە وەزیرەکەی سەر بە لایەنێکی حزبیە لایەنێکی دەسەڵاتە و وەزیرێکی تر سەر بە لایەنێکی ترە هەستەکەی لە دەڤەرێک بۆ دەڤەرێک جیاوازە یعنی تۆ سەیری بکە ئێستانێکە من ئەو معلوماتێک کە لە لای منە کاک حەکیم بینەرانیش بۆی شار ئاگدار من لەو شتە ئێستا وەزیری پەروەردە سەر بە لایەنێکی دەسەڵاتە خۆمان نەزانین وەزیری تعلیم عالی وەزیری خوێندنی باڵا سەر بە لایەنێکی تری دەسەڵاتە لەم دەڤەرانەدا لەم دوو دەڤەرەدا تەماشا دەکەی خوێندن لەو دەڤەرەی کە وەزیری پەروەردەی تێدا سەر بەو دەسەڵاتەیە خوێندن تا ڕادەیەک خەریکە دەتانم بڵێم بەکەم و زۆر کەوتۆتە سێڕستکەی خۆی وا خەریکە دەڕواتن ئەگەر بە فشار و ئەگەر بە زۆریش بێتن بەڵام لە دەڤەری ئەولا لە بەرەوەی وەزیرەکە کاریگەری نییە لە بەرەوەی وەزیرەکە دەسەڵاتی بەسەر دەڤەری ئەولادانیا ناتوانێت هیچ زەخت و فشارێک لە مامۆسایان و هەتا لە خودی بەڕێوەبەری پەروەردەش بکاتن بۆی خوێندن ئاسایی بکاتەوە لەم شوێنانە یعنی ئەمە بەڕاستی وای لێ کردووە لە وەزارەتی تعلیم عالی وەزارەتی خوێندنی باڵاش بە هەمان شێوە لە دەڤەری ئەو لا ڕەنگە خوێندن تا ڕادەیەک لە خوێندنی باڵا لە ناوەندەکانی زانکۆ پەیمانگاکان تا ڕادەیەک ڕەنگە ئاسایی بوو بێتەوە بەڵام لەو دەڤەری ئێرە هێشتانێکە ئاسایی نەبووتەوە بۆ شێوەیە بەڵگەش لەسەر ئەوە قوتابیان و خوێندکاران تا ئەمڕۆژ لەگەردا بێ بەشە ناوخۆیەکانیان پێ نەدراوە کۆمەڵە گرفتی کتێبیان هەیە کۆمەڵە گرفتی مستەلزەماتی خوێندنی ڕۆژانیان هەیە کۆمەڵێ گرفتی لایانی بڵێن سیستەمی ئۆنلاینیان هەیە مامۆستایەکان تا ئێستانەکە نەیانتوانیە لەگەر قوتابیەکانیان کۆنتاک و پەیوەندێکی تەواو دروست بکەن ئەمە هەموو پێمان دەڵێ کە ئەم سیستەمە کۆمەڵێک قەیرانی گەورە بەدوو خۆی داهێناوە کۆمەڵێک کە مکوڕی یەکزار زۆری بەدوو خۆی داهێناوە و خودی حکوومەت و وەزارەتیش نەیتوانیوە چارەسەری بۆ بدۆزێتەوە. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا کاک دکتۆر سەبارەت بە بەدیلیەوە بۆ پرۆسەی خوێندن هەم لە وەزارەتی پەروەردە هەم خوێندنی باڵا بەدیلتان هەبوو لە ئەوەی حکوومەت پاشتر بێ پێشکەشتان کردی بۆی کە چارنووسی قوتابیان نەکەوێتە مەترسیەوە؟ ئێمە کاک حەکیم من وێرە ڕێز و خۆشەویستیم بۆ هەردوو وەزیر یعنی لێرەوە پەیوەندی باشبانەیە بەیەکەوە کۆنتاکتەیە لە پرسەکانان ڕاوێژەکەین بەڵام ئێمە بەداخەوە یعنی لە هەرێمی کوردستان کەسی تایبەتمەند ڕیش پێ نادرێت لەوانەیە ئیشی خۆشی بکە ئەوەندەی کە سیاست
لەوانەیە یعنی سیاست ڕۆڵە بینێ لە وڵاتی ئێمە بۆ نمونە سەرجەم مامۆستایان تێکڕای مامۆستایان بەوەی کە مامۆستای و کورد زبانە لە هەرێمی کوردستانە هەر دەنگ و ڕەنگ و سەدا و حیزب و چیەکی هەیە هەر هەمویان کۆکن لەسەرەوەی کە پرۆسی بە ئەلکترۆنی ئۆنلاینکردنی خوێندن بۆ ئەوەیە کە ناتوانن شایستە دارایەکانی مامۆستایان دابین بکەن و مامۆستایان لەبەرەوەی بایکۆتی هۆڵەکانی خوێندن نەکەن پرۆسی خوێندنیان بەو جۆرە لێکردووە هەمووی کۆکە ئەمە تا ئێستا وەزارەتە پەیوەندیدارەکان و وەزارەتی دارایی و حکوومەت و هەموویشی کەس نەیتوانیوە بێت سلمێنە و قسە ڕاز نییە ئەمە لایەکی کە پلانێکی زانستی نەدانی موچەکەوەخێر یعنی ئەمە حاڵەتێکە یعنی هەموو توێژینەرەوانی دنیا بێنە هەر دەنگ و ڕەنگێکی هەبێت لە هەر وڵاتێکی دنیا بێت بواری کوردستان هەڵبسەنجێنێ ئەگاتە و قەنەعەتەی ئەم بڕیارە هۆکارەکەی ئەوەیە هیچ بڕیا هیچ شتێکی تر نیە ئەمە یەک دوو لە هەرێمی کوردستان کاک حەکیم گوێگرتن بۆ خەڵک لە سەرەتایش باسە کرد نەماوە یعنی حساب بۆ کەس نەماوە هیچ کەسێک نەماوە لەوەی کە ئێمە یعنی لە هەرێمی کوردستان جگە ڕێکخراوی یەکێتی قوتابیانی سەر بە پارتی دیموکراتی کوردستان کە ئەویش هاوڕای بەیان نامەکەی ئێمە بوو هەموو ڕێکخراوەکانی تری هەموو لایەنەکان بە کەمەنەتەوەی و ئاینەکانی هەرێمی کوردستانیشەوە کۆک بووین لەسەرەوەی کە ئەم پرۆسی خوێندنە پرۆسەیەکی بەتاڵ و فاشیلە وەزارەتە پەیوەندیدارەکان یعنی زۆر بەداخەوە نەیانتوانی بێن بە ئێمە بڵێن کاکە فەرمونون ئێوارێنم پرۆسەیە فاشی لە بادانیشین با گفتوگۆ بکەین کاکە با وەزارەتە بەڕێزانە با ئەو وەزیرە بەڕێزانە یەک ڕۆژ لە کاتی خۆیان ببەخشایە بە ئێمە نەک بە ئێمە بە خەڵکی تریش بە مامۆستایان بەوەی کە یەتە سەرە و جادەوە ڕسمەکانێتی و بڵاو بێتەوە ئەوەی کە ناچێتەوە لەکەی ئەمەیان نەکرد بەدیلەکانی ئێمە کاک حەجیم ئەوەی کە یعنی لە گفتوگۆکانمانە بەدەر لە بەیاننامەکە لەگەڵ وەزیر بەتایبەت من لەگەڵ وەزیری پەروەردە قسەم کرد یعنی بەدیلەکان زۆر ئاسانە لە هەرێمی کوردستان ئێمە قوتابخانەمان هەیە یەک دەوامی هەمانە دوو دەوامی هەمانە ژمارەیەکی زۆر کەم سێ دەوامی کە توان بڵێم و ژمارە سێدەوامیەکان زۆر کەمن زایدن قوتابخانەی لادێ و قەزا و بەتایبەت ناحیەکان ئەمانەوانەیە هاتین شتێکمان ڕاگەیان یعنی پێشنیارێکمان هەبوو کاکە قوتابخانەی دوو دەوامی یەک دەوامی با نیوەی قوتابیان لە دەوامیەک بن یعنی قوتابخانەکە بێ بە دوو دەوامی ڕاستەوخۆ نیوەی قوتابیانی بێتە دەوامی یەکەم نیوەی قوتابیان بچێتە دەوامی دووەم بەوە ڕێژەی زۆری قوتابیان یەکسەرە بێتە نیوە ئەمە پێشنیارێکی تر بۆ قوتابخانەی دوو دەوامی وتمان کاکە قوتابخانەی دوو دەوامی ڕێژەی قوتابیان بکەن بە دوو بەشی یەکسانی بەشێکی سێ ڕۆژ دەوامکە بەشەکەی تریشی سێ ڕۆژ دەوامکە ئەمە دوو سێیان پێشنیار وتمان لە قوتابخانەی سێ دەوامیە ئەتوانن قوتابخانەی سێ دەوامیش بیکەن بە دوو هەر بەشێک دوو ڕۆژ دەوامکە هەر بەشێک دوو ڕۆژ دەوامکە لەوە باشترە کە هیچ نەکە خاڵی ئەخیر بۆ قوتابیان بۆ قوتابخانانەی کە لە دەرەوەی مرکزی پارێزگا و قەزاکانن کە ڕێژەی قوتابیانیان کەمە ئەمانە لێیان گەڕێن با پرۆسی خوێندن بەردەوام بێت یعنی قوتابخانە هەیە ڕێژەی هەموو قوتابیەکانی 90 قوتابیە قوتابخانەمان هەیە 6 قوتابیە ئەم 6 قوتابیە پۆلی وا هەیە 5 قوتابی بەرەکەوێ بۆ تۆ دێ ئەم قوتابیە داماوەش کە نە تۆڕی ئەنتەرنێت نە مۆبایل نە کۆمپیوتەر نە ئایپاد نە تەلەڤیزیۆنی یعنی زیرەک لەو ماڵان نییە کە تۆ دی ئەڵێ ئەبێت تۆش مولزەمی بە ئەلکترۆنی هاتین ئەمانەمان ڕاگەیان سەرباری هەموو ئەوانەیش پێماوەتن کاکە پرۆسی خوێندن بەم شێوازە بێ بەڵام یەک کە لە گفتوگوی من و بەڕێز وەزیری پەروەردە ڕام یعنی قسەمان لەسەرەوە کرد ناکرێ پۆلی یەک و دوی سەرەتایی ساڵی پار پۆلی یەکیی نەخوێندویم ساڵیژی خیتە دووەم ساڵیشیش نەخوێنێ خیتە سێ پۆلی یەکیش بێنی لە ڕەوزەیشی چی نەخوێندووە بیخیتە یەکیشیش نەخوێنەوە بیخیتە دوو هاتینەوەمان کرد بە سوپاسەوە یعنی وێڕایەوەی کە ئەوان خۆیشان دیراسیان کرد بەزەم پێشنیارەی لە من وەرگرت و خۆیان دیراسیان کرد یەک و دویان خستەوە ناو هۆڵەکانی خوێندن بەداخەوە ئەویش لە نیوە زیاتری هەرێمی کوردستان جێبەجێ نابێت تا ئێستا بۆ بایکۆتە چیە ئێستا لە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵابجەوەی دەرکان ڕاپەڕین و گەرمین مامۆستایان بڕیاریان داوە تا 30 ڕۆژ جارێک موچیان پێ نەدرێت بە بێ لێبڕینەوە ناسنەوە کاک حەکیم ئێمە
ئەم دەسەڵاتە ئەم حکوومەتە ئەم ناوی هەرچی لێ بنی نازام ئەمە یعنی ئەوەندە قەیران دروستەکات و ئەسلی مەوزوع لە بیر بچێتەوە. یعنی نەوەنەیەکی زۆر بەسیت ئێمە جاران قوتابی زانکۆ و پەیمانگان دەرماڵی پێدرا بەشە ناوخۆیی چاچێشی هەبوو کەم و کوڕی بچووکە بۆە خۆی پیشاندانێ کرد دەرماڵە دەڕۆژ دوا کەوتایە خۆی پیشاندانێ کرد هەمووی هەبوو دوایی دەرماڵەیان بڕی خەڵک خۆی پیشاندانی کرد هاتن وتیان نا ئەوێ 100,000مان بنێ قوتابیانی داخلەکان و ئەوەی یە بۆ خوێندنیش دەرە ناو شارەکانە 50,000 بە یەکسەر تەلەبە هات چی کرد خۆی پیشاندانی کرد بۆەوەی 100,000 نەداوت قەی ناهمترم نایە یعنی ئەمانی جوواکەن مامۆسایانی بەڕێز یعنی حکوومەت لە هەرێمی کوردستان هات پاشەکەوتی کرد خەڵک خۆپیشاندانی کرد پاشەکەوتمان بنەوە وتی زۆر باشە لێبڕینی کرد بەبێ پاشەکەوت خەڵکی ساڵە لێبڕینم بێ ئێسش بەڕاستی ئەگەر حکوومەت من ئەڵێم حکوومەت ئەگەر ماغانە لە 100 یەکی موچەش با بە خەڵک بەس بە ڕازگۆیانە بیە لە کاتی خۆی بێ لە ڕێکی خۆی بێ خەڵک خۆی ڕێک بخاتەوە بە دڵنیایی ئەم فەوزایی ساحەیە لە هەرێمی کوردستانە چارەسەرە بێ بەڵام هیچ ڕازگۆیەک لە حکوومەت هەرێم نابینێت. سوپاس دەکەم مامۆستا نەوزات ئەی بۆ چوونیە وەکو ئەنجومەنی مامۆستانی پێشەنگ چی بوو سەبارەت بە بایکۆتی مامۆستایان و وەڵام نەدانەوەی مامۆستایانیش بە تایبەتی لە سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و گەرمیان کێسا بایکۆتیان کردو و مەرجانەوەیە کە 30 ڕۆژ جارێک موچیان پێ بدرێ و ئەم بایکۆتە لەلایەن بڵێن لەقەکانی یەکێتی مامۆستایانەوە پێشگیری کراوە. بەڵێ سەبارەت بە بایکۆتی مامۆستایان لە زۆربەی دەڤەرەکانەوە من باسمەوە کردووە لە مناسبەی تریش ئەگەر خەڵک باس لەوە بک بڵێ لە دەڤەرێک بایکۆتی و لە دەڤەرێک بایکۆت نییە ڕاستە لەو دەڤەری ئەو لاوەکو هەموو جار ئاماژەی پێ دەکەین ئەو دابەشبوونی حزبەی کە لە کوردستاندا بەداخەوە تا ئێستانێکەش یعنی شێوازی دوو ئیدارەی بەخۆوە دەبینێتن ئەمە وای کردووە کە بۆ سەرجەم بایکۆت و بۆ سەرجەم خۆپیشاندان و بۆ سەرجەم ناڕەزایەتیەکان دەڤەرەکان لەگەل یەکتر جیاواز بن بەڵام مانای ئەوە نییە کە ئەگەر لە دەڤەرێک خۆپیشاندانی بەرچاو یعنی ڕوون و ئاشکرا هەبێتن لە دەڤەری تر بە تایبەتی دەڤەری هەولێر و دهۆک و بادینان و زاخۆ و سۆران و ئەو منتیقانە مانەوانیە مامۆستایان بێگرفت بن مانەوانیە مامۆستایان کێشەیان نەبێتن مانای ئەوە نییە کە مامۆستایان ڕازی بن بەو ستەم و بەو زڵمەی کە لە مامۆستا دەکرێت لە 6 ڕۆژ جارێک موچەیەکی نەک تەواو ئەتوانم بڵێم نیوە موچەی پێدەدرێتن ئەگەر ینی بە ڕێژە لێکی بدەینەوە بە معدەلی لێکی بدەینەوە لەو 6 ڕۆژە نیوە موچەشی پێ نادرێتن یعنی ئەگەر موچەی تەواوی پێ بدرێت اینجا دەگا 150 لە 6 ڕۆژدا بەڵام تووەرە 180 لێ بڕیوە وای لێ هاتووە یعنی ئێستانێکە ماگانە وای لێ هاتووە فەرمانبەر و مامۆستا نازانێ حکوومەت چ پلانێکی هەیە حکوومەت چۆن سیاست دەکات حکوومەت چۆن موچە دابین دەکاتن جارێک ئەکاتە لێبڕین جارێک ئەکاتە پاشەکەوت جارێک والی دەکات کە تێی بزر دەکات جارێک قوتی دەکاتن یعنی وای لێ هاتووە خەڵک بەڕاستی متمانەی نماوە لە ناو فەرمانبەرانیشدا مامۆستایان بەڕاستی هیچ متمانەیەکیان بە حکوومەت نماوە بۆیە مەسەلەی بایکۆتکردن لەم دەڤەری ئێمەش ئەگەر لەسەر زادە و ئەگەر بە ئاشکراژ نەبێتن بەڵام بەڕاستی لە حەقیقەتدا بایکۆتی ناو هۆڵەکانیش ئێستانێکە بەرچاو دەکەوێتن چونکە لەو دەڤەری هەولێر لە دەڤەری هەولێرتان بن بە سنووری دەسەڵاتی قەڵەمڕەوی پارتی تەنها پۆلی 1 و 2 بنەڕەتی دەوام دەکەن ئەوانیش بۆ معلوماتی ئێوە بۆی بینەرانش بزانن تا ئەمڕۆی لەگەردا بێتن مەگەر سەرەتای ئەم هەفتەیە تۆزێک دەست بە خوێندن کرابێ سەرەتای تازە دەوام دەست پێکردەوە دەست پێکرابێ ئەگەنا لە 2 هەفتەی ڕابردوودا لە چەند ڕۆژی ڕابردوودا بەڕاستی شتێک نەبوو بە ناوی خوێندن لە ناوەندەکانی خوێندندا تەنها هەندێک ڕێنمایی تەندروستی تەنها هەندێک ڕێنمایی پاک و خاوێنی بە قوتابیەکان دراوە لەوە زیاتر پێیان نەدراوە بۆیە من ئەوەی کە من ئاگام لەی هەیە و زانیاریم لەسەری هەیە هەندێک لەو مامۆستا بەڕێزانی کە ئەسنە ناوەندەکانی خوێنیش بەڵام ناسنە ناو پۆل تەنها لە ئیدارە دادەنیشن لە بەرخاتری تەنها لە بەرخاتری بەڕێوەبەرەکە و لە بەرخاتری یاریدەدەرەکە چوینە بۆ قوتابخانە ئەگەڵا دەرز نارێنەوە لەبەرەوەی دەزانن کە بەڕاستی بێزارێکی تەواو لە مامۆستایان کردووە جارێ گرفتێشکە دروست بۆ کاک حەچیم لەوەی کە بینەران و ئێوەی بەڕێز ئاگادار من لەوە ئێستا لە هەندێک لە قوتابخانەکان کە دوام دەستی پێ کردوتەوە بە تایبەتی پۆلی 1 و 2 بنەڕەتی یعنی کێشە و گرفت دروست بووە هەندێک لە قوتابخانەکان سەرجەم مامۆستایەکانی هێنایتەوە بۆ ناوەندەکانی خوێندن یعنی پۆلەکانی زیاد کردووە لە هەر پۆلێکدا 10 قوتابی داناوە لە زیاتی ئەوەی وەکو ساڵان تەنها مامۆستایانی 1 و 2 بنەڕەتی ئەوانانە بە قوتابیەکان بنێنەوە بچنە ناوەندەکانی خوێندن بچنە ناو پۆل
هەستاوە هەموو مامۆستایەکانی دابش کردو بەسەر پۆلی 1 و 2 بنەڕەتیدا کامەش بەڕاستی گرفتێکی گەورەیە لەم چەند ڕۆژەدا چەند مامۆستایەک پەیوەندی پێوەکردین گوتی مامۆستا ئێمە اختصاصی خۆشمان نییە ئێمە من اختصاصم بیرکاریە بۆ نمونە بەڕێوەبەرەکە کودیتی کاکە بڕۆ کوردی بڵێەوە پێگوتە بڕۆ کاکە وەرزش برێەوە پێگوتە کاکە بڕۆ زانست بڵێەوە مەسەلەن کاکە من اختصاصی خۆم وانەیەکی دیکەیە مادەیەکی دیکە دەڵێن کاکە ئەمە بەڕاستی دەمانێت هەموو مامۆستایەکان بەشداری پێ بکەین ئەمەش گرفتێکی گەورەیە بەڕاستی خۆی لە خۆیدا بۆتە گرفت لە بەردەم مامۆستایانی بەڕێز جا بۆیە من دەڵێم هەم ئەنجومەنی مامۆستایانی پێشنگ لە سەرەتاوە ئێمە بڕامان گەیاندووە کە بەڕاستی بایکۆتی مامۆستایان پشگیری دەکەین و دەستخۆشی لە سەرجەم مامۆستایانی دەڤەری سلێمانی و ڕانیە و هەڵەبجە و چەمچەماڵ و کۆیە و سەرجەم ئەو دەڤەرانەی کە بایکۆتی تەواوی تێدا کراوە و پشگیری سەرجەم ئەو لەقانەش دەکەین کە پشگیری بایکۆتیان کردو بۆ مامۆستایان چکە بەڕاستی مامۆستا حەقی خۆیەتی مامۆستا یعنی شکۆی شکاوە مامۆستا ناومێد کراوە مامۆستا یعنی وای لێ هاتووە بەڕاستی یعنی بێقەدر کراوە لەلایەن حکومەت و لەلایەن خەڵکەوە یعنی بە شێوەیەکە ئەو متمانە لە نێوان مامۆستایان و لە نێوان وەزارەت و یان لە نێوان حکومەتدا هەیە ئەم متمانەی بە تەواوەتی تەواو تێک چووە ئەگەر مامۆستا ئەگەر حکومەت نێتە سەرخەت و ئەگەر ئاورێک لە پرۆسەی پەرۆدە فێرکردن نەداتەوە و گرنگی بە بژێوی ژیانی مامۆستایان و بژێوی ژیانی ڕۆژانی مامۆستایان نەداتن من بەڕاستی پێم وایە گرفتەکان ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر کەڵەکە دەبن و بە من پێم وایە پرۆسەی پەرۆدە فێرکردن لە هەرێمی کوردستاندا ئەکەوێتە ژێر پرسیارەوە ئەگەر بە کورتی وەڵامی ئەوەشمان بدەیتەوە ئێستا ئەلکترۆنیەکە لە سنووری هەولێر و بڵێن ناوچەکانی دەستی پێ کردووە هیچ یاخود ئامادەکاری پێویستی بۆ کراوە ئەم پرۆسەیە ئەگەر دەستی پێکردبێ کاک حەشیب ئەو زانیاری لە لای ئێمەیە کە زانیاری تەواو تەندروستن ڕۆژانە ئێمە زانیاری وەردەگرین لەسەر ئەوە تەنها لە زۆرێک لە قوتابخانەکان دەتانە بنێم 180 بەسەرێ تەنها کۆدێک بە قوتابی دراوە بۆ پۆلەکانی سێی بنەڕەتی تاوەکو یانزەی ئامادەیی تەنها کۆدێک بە قوتابی دراوە لەگەر ئەو قوتابخانانەی کە کتێبیان هەیە ئەم ساڵ بەڕاستی گرفتێشکەش لە بەردەمی قوتابیان و خوێندکارانی ئێمە هەیە کە ئەویشیان نەبوونی کتێبە نەبوونی پەرتووکە ئەمە وای کردو لە زۆر لە قوتابخانەکان پەرتووکیان پێ نەدراوە لە بەروی پەرتووک نییە ئەو ساڵەکە وەزارەتی پەروەردە یەکێک لە گرفتەکانی کە هەیەی یەکێک لەو کەم و کوڕیانی و لەو خەمسادەی کە هەیەی پەرتووکی چاپ نەکردووە لەبەرەوەی زۆرێک لە ناوەندەکانی خوێندن ئێستا بێ پەرتووکن قوتابی ناتوانانی لەسەرچی یعنی لەسەرچی سەعی بکە لەسەرچی بتوانێت گوێ لەوانەکان ڕابگری بە شێوەی ئەلکترۆنی بۆیە من پێم وایە ئەو زانیارەی کە لە لای ئێمەشەیە 180 ئەو قوتابخانانەی کە کۆدەکانیان پێدراوە تا ئێسانێکە نەیانتوانیوە بە هیچ شێوەیەک ڕاستەوخۆ بتوانن وانەکان لە ماڵەوە بخوێنن لەگەر ئەو مامۆستا بەڕێزانەی کە وانەکانیان پێشکەش کردووە بەڵێ سوپاستان دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕینەوە وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام فرم دايشة وي دسر وازي لبن او باراكا راسك باراكا شبابي كورونا تبي بسيطة 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 شيء فين ربي الو برنجي محمودة بەڵێ باجوا بقرن ئەکتەری سەرەکی ڕێکلامەکانی ئێوە لای ئێمەیە جا ئەگەر هەفتە زۆر جا ئەگەر پارەیەکی زۆرمان نێنێ ئیتر ڕێکلام و مێکلامی برنجی محمودیش فونیش جار ئێستا جواب مەوێت برنجی محمود ڕێکلامی ناوێ چۆن؟ برنجي محمود ركلامي ناوي بسيطة 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 شايفوا يا اي تو سنة جيرابوي ربابا وركلام بو ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆش
خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانەی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکاستەیەکە تۆیۆتۆمیە و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەربەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیاڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RCA37 ئارامی و دڵنیایی بەرهەمە پاککەرەوەکانی یۆپاک گەرەتەوێت قاپەکانت بە جوانی پاک ببنەوە و زیان بە تەندروستیت نەگەێنێت ئەوە زاهی یۆپاک بەکاربێنە گەرەتەوێت بە دوور بیت لە هەموو جۆرە میکرۆبێک و دەستەکانت بۆنیان خۆش بێت ئەوە سایلی یۆپاک بەکاربێنە فاسی یۆپاک بەرهەمێکی ناوازەیە و ڕەنگی جلەکانت دەپارێزێت و بێبۆنە و زیان بە تەندروستیت ناگەێنێت بۆ جلی سپیش بەکاردێت فلاشی یۆپاک بێبۆنە و بێزیانە و هەمیشە و زیاتر هەست بە پاک و خاوێنی ماڵ و مشتەمەلاتەکەت دەکەیت ڕووناکی و جوانی و بۆنی خۆش با مۆجزەی یۆپاک بەدیدێت پاکەرەوەکانی یۆپاک بەرهەمێکی ئێرانیە و زیان بە تەندروستی ناگەێنێت باوەڕپێکراوی وڵاتانی ئەوروپایە و بۆ زۆربەی وڵاتان هەنارداکرێت بۆ دەستکەوتنی بەرهەمەکانی یۆپاک پەیوەندی با کۆگای بەرهەمەوە بکەن ناونیشان سلێمانی ئیبراهیم ئەحمەد پشت بەنزینخانەی وڵات بەرهەمە پاککەرەوەکانی یۆپاک برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 1970 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک دکتۆر بێستون سەبارەت بە ڕەوشی خوێندنی باڵا ئەو شەرگرفتی هەیە وەکو پەروەردە بایکۆت و نەچوونەوەی قوتابیان و کێشەی مامۆستا و کاک حەکیم گرفت لە هەرێمی کوردستانە هەمەلایەنە یعنی تەواوی ژیان لە هەرێمی کوردستانە فولە یعنی سەراپای گرفتە وەزارەتی خوێندنی باڵایش ئەگەر گرفتەکانی لە وەزارەتی پەروەردە زیاتر نەبێ کەمتر نییە بێگومان یعنی منە توان بڵێ مێشتا کرانەوە لە وەزارەتی پەروەردە تۆزێ بەڕووی خەڵکا هەیە تا وەزارەتی خوێندنی باڵا ئەمەش یعنی هین نییە بۆ کەس مەدحی کەس و زەمی کەس نییە بەڵام بەداخەوە وایە بەڵام ئەوەی کە هەیە وەزارەتی خوێندنی باڵا ڕێژەیەکی زیاتر قوتابی خوێندکاری هەیە ئەوەی کە لە وەزارەتی خوێندنی باڵایە یعنی گەورەت بیر دەکاتەوە و جۆری خوێندنەکەی زۆر قورسترە و زۆر جیاوازترە ئەوەی لە وەزارەتی خوێندنی باڵا هەیە ئەو کەسەی داخلی وەزارەتی خوێندنی باڵا ئابێ بە قوتابێتی داخڵە بێ دوای بە دکتۆر بە مامۆستا بە ئەندازیار بە یاساناز بە پارێت بە ئەم شتانە دەرەچێت بۆیە ئەمە یعنی کارگەیەکی زۆر گەورەیە خوێندنی باڵا بەڵام هەست بە گرنگی ئەمە نەکراوە کەم و کوڕێکانی خوێندنی باڵایش بەداخەوە چارەسەر نەکراوە کە ئێمە لەگەڵ جەماعەتی وەزارەتی خوێندنی باڵایش قسەمان کردووە حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو خوێندنی باڵا یعنی عەقدەکانی ئەو کۆمپانیانەی بۆ تازە ئەکاتەوە کە پاککەرەوەن لە ناوزان کۆپەیمانگاکان هی بەشە ناوخۆیەکان یعنی یەک دنیا ناڕەحەتی ئەچێتە بەردەوامستا شوێن بایکۆت هەیە بەڵێ بە دڵنیای بایکۆتەکان نەڕۆنەوە ئێمە لە وەزارەتی خوێندنی باڵا پرۆسەکە تقریبان پێچەوانەیە قوتابی و خوێندکار بایکۆتیان کردو چونکە ئێمە وەزارەتی خوێندنی باڵا ئەڵێ
خوێندنی پاڵپشتی و خوێندنی کەمپ ئاوێتە بەکارێنێ کە لە کەمپیش و لە ئۆنلاینی ژەبێ ینی قوتابیەکی بەڕێزی ئەم هەرێمە کە خۆمانەزانین ئەمانە چ وەزعێکیان بەسەر خەڵکیانەوە هەمویان مفلیس کردو هەموو خەڵک ئەبێت بێت ئەگەر قوتابیەک ماڵی لە بۆ نمونە لە ناحەی بەمۆ بێ خوێندنەکەی لە سلێمانی بێ دوو جار هەفتەی بێ بۆ سلێمانی 2 ڕۆژ لێرە بێ بڕواتەوە ئەمتر هەفتەیەتە بێ 2 ڕۆژ لێرە بێ بڕواتەوە ئەمە بەڕاستی ئەمە شتێکە یعنی ئەو پەڕی بارگرانی بۆ سەر خەڵکە زایدن ئەوەی کە هەر ناحەی بەمۆ ئێمە یعنی کە لە دایرەی خۆمان ئەچین بۆ ناحەی بەمۆ زۆرجار کاتێک کە لە سەیرانگای سەرتێکی بەمۆ دەرەچی ئێرانەڵێ بەخێر بێ تۆزێ شتە خوار عێراقەڵێ خواحافیزی بێ ئەم ترێرانەڵێ خواحافیزی بێ عێراقەڵێ بەخێر بێ یعنی 4-5 جار ئاسیاسێڵ و کۆڕە تیلیکۆمە گۆڕێن بەوەی کە شەبەکەی ئێرانیەتە پێشەوەی عێراق نامێنێ لە هەندێک شوێنە هەر شەبەکە نییە ئەی چ جایەوەی کە قوتابیەک ئەنتەرنێتی هەبێ کە نییە لەوێ کە ئەنتەرنێت نییە تۆ قوتابی زانکۆ و پەیمانگە کێشەکانیان زیاترەوە قیرانەکانیشان قوڵترە ئێمە زۆر جار داوامان کرد وتمان وەزارەتی خوێندنی باڵا لە یاداشتی ساڵی پار لە مانگی 4 کە یاداشتێکمان بڵاو کردەوە بۆ قەیرانی خوێندن لە هەرێمی کوردستانە بە ڕاوێژ لەگەڵ 100 کەس لە شارەزایان لە هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستانیش هاتین ڕێگەکانماندانە وتمان وەزارەتی خوێندنی باڵا یەکەم ڕێگە بۆ تۆ خوێندن ئۆنلاین کە سەر و سەر چاو بەڵام بەشە ناوخۆیی بکەرەوە بۆ ئەو شوێنانەی کە ئەزانی شەبەکەی تیانە بۆ خۆیش دەزانی ئێستا بە کۆڕەکتیلیکان بڵێ کاکە تۆ شەبەکە بلە چۆ شوێنی هەڵێ لەوێ لەوێ ئاسیاسیال تۆ لە چۆ شوێنی تر لەوێ ئەی تیشکنیە دەی نەورۆزەی فڵانەی فیسار ئەوانەی کە هەمووی دایان ناوە بۆ ئەوەی کە خەڵکی پێدەوڵەمەند بێ ئەمانە پێی بڵێ چێ لە کوێشتی شەبەکەت نیاڵێ لەوێ ئەو تەلەبەی کە لەوێ یەک ئاگاداری بڵاو کەرەوە بیەنە هەر یەکیان بخەرە یەک ژوور کاکە با کۆرۆنا نەگرن بەس وەکو بەشی ناوخۆی ئەوەی کە ئێستا لە هەولێریش لەسەر ڕۆژی ڕابرد و خۆپیشاندان بچووکە لەوەی هەندێک لە بەشەکان چوونەتە دەستیان بە خوێندن کردو لە زانکۆ و پەیمانگەکان بەشە ناوخۆیان پێ نادرێ دەکرێت چارەسەرێکی بۆ نەدەوەزرێتەوە تەنانەت بەشە ناوخۆیش پێ نەدرێ موچە نەبێت بە خزم و کەسوکاریان بێموچە بینجا بەش ناو من پێم وتی لە پێش ناوبڕەکە وتم حکوومەتەوە نشتی تازەیەنێتەوە بێ خۆپشاندانکەی بۆ ئەم تازە نەمێنێ کۆنەکانت لەبیر بچێتەوە یعنی چ معقولێتێگەیە لەسەر زەویە معقولیت نییە بەشە ناوخۆی نەدەی بە قوتابی خوێنکار یعنی تۆ بە قوتابی خوێنکارەڵێ ناتکەمە بەشە ناوخۆی حکوومەت لەبەرەوەی تووشی کۆرۆنا هابی بەس بڕۆ 10 کەس خانوویە بگرە بەڕێزگیان فڵانە کەسی بەرپرس تۆ زۆر خۆت بە بەرپرس زانی ئەم قوتابیە لەوێ 2 کەس لە پۆلێکە لە غورفەیەەکە یان 3 کەس بەس ئەم لێرە بەوەی بێپارەیەوە 15 کەس دەچن یەک خانووەگرن خانوەکە 5 کەس لە غورفەیەکە تۆیەی بەحساب خۆپارێزیەکەی بەس یعنی تێکەڵی زیاترەکەی بۆیە بەڕاستی یعنی کۆرۆنا و ئەمانە بەڵێ کۆرۆنا بوونی هەیە ترسناکە کوشندەیە خەڵکە کوژێ نازانم چی بەس من بە دڵنیایی ئەڵێم ئەو ڕێککارانەی حکوومەت بۆ ئەم ساڵ بۆ خوێندن گرتیە بەر هیچی لەبەر کۆرۆنا و خەڵک و ئەمانە نیە لەبەرەوەی پارە نادا بۆ ئەوەی کە سەرفیکا بۆ ئەو شتانە کە بۆ بەشە ناوخۆیی بۆ کۆمپانیای پاکەرەوە بۆ ماوەسا بۆ ئەوەی کە ماوەسا نەوزات باسی کرد کە پەرتوگ نییە نازانم چی نایە پارە نادا کە پارە نادایتر خۆیشمان خۆ بینیمان کاکە یعنی بەڕێزان لە وەزارەتی تەندروستی هەر لە خودی جەنابی وەزیریەوە بۆ هەموو سەرپەرشتیاری نەخۆشخانەکانی کۆرۆنا بینیمان کە هاواریان لێڵسا کە پارەیان نییە کە ئەبێ خەسخانەکان داخەن بینیمان خێرخوازان خەسخانیان کردەوە خۆ هەموویمان بینی کاکە بۆیە یعنی بەڕێزان لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێت یعنی بە خۆیان بچنەوە بێن خەمی ڕاستەقینەی خەڵکیان هەبێ نەک خەمی ڕاستەقینەی ئەوەی کە پارە چەندی سەرفە بێت چەندی سەرف نابێت کە ئەمە بەداخەوە یعنی قەیران دروستەکە کە دوایش باسێکم کە ئێمە ڕاگەیانراویشمان بڵاو کردەوە ئەمڕۆ لەسەر شتێکی تر باسیەوەیشمان کرد لە سوپاس دەکەم مامۆستا نەوزاد سەبارەت بە بودجە حکوومەت هیچ بودجەیەک ساڵانە بۆ کەرتی پەروەردە تەرخان دەکات جگەلەوەی کە موچە وەکو پێویست نیە بەڵام هیچ بڕە بودجەیەکیش بۆ ژێرخانی پەروەردەیی خرج دەکات ئێستا کە لە بەشێک لە ناوچەکان خوێندن دەستی پێکردو یاکوت بۆ پێراویستی خوێندنی ئەلکترۆنی کە لە هەندێک ناوچە کارەبا وەکو پێویست نەبێ هێڵی ئینتەرنێت وەکو پێویست نەبێ
نەخێر کاک حەچیم ئەوەی کە ئێمە ئاگادار بین ماوەی چەند ساڵێکە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ خودی وەزارەتی پەروەردە تا ئێستانێکە ئەو پێداویستانی کە کەرتی پەروەردە سێکتەری پەروەردە پێویستی پێیەتی لە نۆژەنکردنەوەی بیناکانی لە پێداویستی کتێب پێداویستی ڕۆژانەی ناو قوتابخانەکان لە دابینکردنی ئێستاش کە سیستەمی ئەلکترۆنی دانراوە دابینکردنی هێڵی ئەنتەرنێت بۆ قوتابیان و خوێندکاران بەڕاستی ئەم ساڵەکە وەزارەتی پەروەردە جگە لە دەرکردنی بڕیارەکە و جگە لە بە بڕیارێکی سەروی خۆیانەوە کە ئەبێ بڕیارەکە جێبەجێش بکرێتن هیچ ئامادەسازیێکی نەکردووە و هیچ بودجێکی بۆ سەرف نەکردووە یعنی ئەوە بەڵگەی تازە باسم لێوە کرد کە زۆرێک لە قوتابخانەکان بەدەست نەبوونی کە پەرتووکەوە دەناڵێنن بەدەست نەبوونی شوێنەوە دەناڵێنن بەدەست نەبوونی مستەلزەماتی ڕۆژانەوە دەناڵێنن یعنی تۆ سەیریکە ئێستانێکە هەموو بەداخەوە هەموو یعنی گراناتیەکە یان هەموو برێن ئەو پێداویستیانە کەوتۆتە سەر خودی قوتابیەکە خودی دایک و بابی قوتابیەکە دەبێ ئەگەر لە ماڵێکدا کاک حەچیم دایک و بابێک ئەگەر 4 منداڵی هەبێ 5 منداڵی هەبێ 4 قوتابی بن لە قۆناغەکانی سێی بنەڕەتیەوە تاوەکو دەگاتە 11 ئامادەیەوە بەڕاستی بەجێری ئەم سیستەمە بێتن دەبێ پێداویستی بۆ هەر 4 قوتابیەکەی بۆ هەر 4 منداڵەکەی دابین بکاتن زە ئەگەر حکومت پارەی دەداتە ناداتی کەیفی خۆیەتی حکومت لە 6 ڕۆژدا موچە دابین دەکاتن ئەگەر هەیبێتن بەلێ بڕینەوە کەیفی خۆیەتی یعنی ئەمە بەڕاستی بارگرانێکی زۆر کەوتۆتە سەر خودی دایک و بابی قوتابیان یان من لێرەوە پەیامێک ئاراستەی دایک و بابە بەڕێزەکانی قوتابیانیش دەکەم یعنی لە پاڵ مامۆستایان کە مامۆستایان ناڕزایەتی دەردەبڕێن مامۆستایان بایکۆت دەکەن مامۆستایان دێنە سەرجادە مامۆستایان ڕخنە لە خودی حکومەت و وەزارەتی پەروەردە دەگرن بەڕاستی جێگا خۆیەتیشی کە سوکاری قوتابیانیش بەڕاستی ئەم مووقیفە دەرببڕن حەقی خۆیەتی کە ئەمانش بڵێن کاکە وەزارەتی پەروەردە حکومەتی هەرێمی کوردستان کاکە ئەم سیستەمە ئێوە باسی لێوە دەکەن بەم سیستەمە فەرمون ئێستا منداڵەکان ئێمە ناتوانن بخوێنن منداڵەکان ئێمە سوود وەرناگرن کاکە قوتابی دەڵێتە داچی دەڵێدایان نازانم ئەو مامۆستایەتی شەڕح دەکا دەڵێتە بابی دەرێ بابە ئەو خەتی ئەنتەرنێتە خەتێکی خاوە مامۆستاکە من لی حالی نابم ینی ئەمانە هەمووی بەڕاستی گرفتە لە بەردەم قوتابی خوێندکاردا کە بەداخەوە وەزارەتی پەروەردە ساڵانە لە زیاتی ئەوەی کە بودجەیەک دابین بکە ینی کاک حەچیم لە وڵاتانی پێشکەوتوو ئەم وڵاتانی کە سیستەمی پەروەردەیان سیستەمێکی ئەکتیڤە سیستەمێکی پێشکەوتووە بەڕاستی بودجەی ساڵانە ڕێژەیەکی یەکجار زۆر لە ڕێژەی نزیکەی 18 تا 120 بودجەی وڵات لە کۆی بودجەی وڵاتدا بۆ کەرتی پەروەردە بۆ سێکتەری پەروەردە دابین دەکرێتن بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمەدا یعنی لە کاتی بوونی داهاتێکی زۆریش لە چەند ساڵێک بەر لە ئێستا کە تووشی قەیرانیش نەبووین بودجەی پەروەردە ئەوەی کە ئێمە ئاگادارین بەڕاستی لە 102 تێنە پەڕیوە کە ئەمەش بەڕاستی گرفتێکی یەکجار گەورەیە یان تۆ سەیر کە ئێستانەکە لە کاتی بوونی دەوامیشدا ئەگەر ئیحسایەک بکەین یعنی زۆرێک لە قوتابخانەکان بەڕاستی جێگای ئەوە نییە کە قوتابی تێدا بیخوێنێتن ناوەندەکانی خوێندن لە سەرتاپای کوردستاندا زیاتر لە 4000 بینای نەقوسانی هەیە کەموکوڕی تێدا هەیە نۆژەن نەکراوەتەوە قوتابخانە هەیە بەڕاستی مەترسی ڕوخانی لەسرە لە زستاندا مەترسی کەوتنی لەسرە لە زستاندا ئەمانە هەموو گرفتی گەورن جگە لە 2 دەوامی لە 3 دەوامی لە هەندێک لە دەڤەردا بەڕاستی بەهۆی نەبوونی بیناوە ئەمە وای کردووە کە بەڕاستی کەرتی پەروەردە بە تەواوەتی فەرامۆش بکرێتن بۆیە لە وڵاتی ئێمەدا سیاسەتی حکوومەت و سیاسەتی وەزارەتی پەروەردە بەڕاستی کەم تەرخەمێکی تەواوی بۆ کەرتی پەروەردە بۆ سێکتەری پەروەردە هەیە بەڵێ دوا پرسیارم ئەگەر خۆش شتێکت ماوێ مامۆستا سەبارەت بە ئەو ناوچانەی کە ئێستا بڵێن لە سنووری هەولێر و دۆکوانە خوێندن دەستی پێکدە و ناوچانەی کە هێڵی ئینتەرنێتی وەکو پێویست نییە کارەبای وەکو پێویستە ناوچە شاخاوی دوورە دەستەکان هیچ چارەسەرێکیان بۆ دۆزیبێتەوە ئەوەی کە بەڕێز وتت تەنانەت لە ناو شاریش کێشە بۆ پەروەردە و فێرکردن دروست دەکای ناوچە دوورە دەستەکان کە ئەو کێشانیان هەبێت بە کورتی بێ سپاس دەکەم بەڵێ نەخێر کاک حەچیم وەزارەتی پەروەردە خودی حکوومەتی هەرێمی کوردستان جگە لەو بڕیارێکە دەری کردووە هیچ چارەسەرێکی دانەناوە بەڕاستی من پێش پێم وایە زەرمەندی گەورە زەرمەندی سەرەکی لەم پرۆسەیە لەم سیستەمە خودی قوتابی خوێندکارە کە 2 ڕۆژی تر ئەگەر قوتابیەکە بنێتەوە ناوەندەکانی خوێندن بەڕاستی ئەو مانگەی کە تێپەڕیوە یان ئەو چەند ڕۆژێک کە تێپەڕیوە
دەبێت لە دەستپێکی دەست پێ بکرێتەوە چونکە قوتابی نەیتوانیەوە هیچ شتێک بخوێنێتن ئەمە وای کردووە کە زەرمەندی گەورە قوتابی خوێندکار بێتن بۆیە من دەڵێم بەڕاستی ڕووی قسەکانم ڕووم لە وەزارەتی پەروەردە دەکەم ڕوو لە وەزارەتی خوێندنی باڵا دەکەم ڕوو لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم ئەگەر ئەتانەوێتن کەرتی پەروەردە پرۆسی پەروەردە لە هەرێمی کوردستاندا بەرەو پێش بچێتن خەمخۆری کەرتی پەروەردە بن بەڕاستی ئەم سیاسەتی ئێستا کراوەتە بەر ئەم سیاسەتی ئێستا تەطبیقیکەن بەڕاستی فەشەلی هێناوە دەبێت بە ناچاریش بێتن ئەمڕۆ یاسبەی دەبێت کۆتایی پێ بهێنن سپاس دەکەم کاک دکتۆر سەبارەت بە زانکۆلاینیش کە وزان ئەمڕۆ تاوا بوو دوێنێشەوە هیچ بڵێنەوەیەک هەیە کە چەند قوتابی وەردەگیرێت چەند ناوی دەگەڕێت و چەند ناوی ناگەڕێت چەندی بە پارەیە کا حەکیم تەوانەوەی هیچیشی ترە لە گرفتەکان لە حکوم لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا هیوادارم یعنی ئەزبوونی ساڵانی ڕابردوو دووبارە نەکەنەوە یعنی ئێمە ئەمڕۆ من بە ئەوەی میمۆریەکانی کە فەیسبوک وانە بۆ تەنێرێتەوە لە 2016ەوە تاوەکو ئێستا ئێمە گرفت لە دوای گرفت دووبارە بێتەوە یعنی هەموو ساڵێ بەس شێوازەکەی و بەرگەکەی گۆڕێ هیوادارم وەزارەتی خوێندنی باڵا لێرەوە ڕێز و خۆشەویستی بۆیان هەیە پێیدا بچنەوە لە 2016 19 سیرکەن تکایە گرفتەکانی ئەم 4 ساڵە مەهێننەوە 2020 بەداخەوە لەوەی کە ئەوان ڕایان گەیاند وەزارەتی خوێندنی باڵا خودی بەڕێز بەڕێوبەری پلان وەرگرتن 2264 یعنی 264 قوتابی هەیە لە هەرێمی کوردستان کە دەرچووی 12 ئامادەیە بە زانستی وێژەی و ئیتر پیشەوی ئیسلامی و کشت و کاڵ و گەشت و گوزار و کۆمپیوتەر و ئەوانە 2000 و ئەوەندە ئەو هاتووە هەل لە ڕێواڵێ 54537 کە زۆرەگرین لە چی لە گشتی پارالێل ئێواران و زانکۆ حکومەکان بۆ هەرسێکیان 54000 کەواتە چەندی هێشتەوە ژمارەیەکی باشی هێڵاوەتەوە بۆ زانکۆ تایبەتەکانی ژێڵە 27630 قوتابی وەرەگرم کە ئەمانە بەڕاستی هەل لە ڕێوە یعنی بەڕێزان قوتابیانی هەرێمی کوردستان نیوەتانە لە ئێستا بڕم بۆ زانکۆ تایبەتەکان ئەمەیە دوو دێت لە ڕێنمایەکانی وەرگرت و مەرجەکانی وەرگرتن لە هەرێمی کوردستان وەزارەتی خوێندنی باڵا باسی خوێندنی پارالێلەکە لە خوێندنی پارالێل ئەڵێ لە ساعت چلی خوێندن کورسەکانی خوێندن بۆ لە کۆلێژەکان بۆ پارالێلە بەڵێ لە کۆلێژەکان لە سا 50 لە پەیمانگاکان بۆ پارالێلە کە ئەمە بەڕاستی یعنی لەگەڵ ئەبوایە وەزارەتی خوێندنی باڵا ڕەچاوی باری دارایی هەرێمی کوردستان یعنی بەڵێ لە زانکۆ لە هەر دە قوتابیە گەبێت چواری بڕوا بە پارە بخوێنێ بەڵێ بە پارالێل بخوێنێ ئەمە بەس خوێندنی بەیانیان حەقمان نییە خوێندنی ئێوارانە وەرخۆی کە بە پارەیە لە دە قوتابی چواری بێ بە پارە بێت لە پەیمانگا لە دە قوتابەیە 5 لە پارە بە پارە بخوێنێ کە ئەمە بەڕاستی گرفت دروستەکە من تکام وایە لە دەسەڵات لە هەرێمی کوردستان بە تایبەت وەزارەتی خوێندنی باڵا پێداچوونەوە بۆ ئەمە بکەن کە ئێمە ئەمڕۆوە ڕێکخراوی قوتابیانی کوردستان دوای ئەو هەموو ئەو ناومێدی کە لە دەڕۆژی زانکۆلای نابینیمان بەداخەوە قوتابی هەیە بە 98 تەحسین معدەلی کردو یعنی کاریسەیە قوتابی 98 بێنێن لە 100 تەحسین معدەل بکە ئافرم بۆ ئەو حکوومەتەی 98 بێویوا کردو لە هەرێمی کوردستانە کە بەداخەوە یعنی دێت ئەڵێ من ناوم لە پزیشکی نایەتەوە هەموو هیوایەتێکە پزیشکی بوو پارەشم نییە بۆی بڕم والله قوتابی گریاوە لە بەردەسی منە والله باوکیشی گریاوە لە بەردەسمە کە پێ ئەڵێ هاتووە بۆلام ئەڵێ پارەم نییە من پارەم نییە بینێرم بۆ زانکۆ ئێستا بێ پارێشم بێ بۆی بخوێنەوە قوتابیەکەی 10 ڕۆژە قسەی نەکردووە 10 ڕۆژە نانیشی نەخواردووە لە داخەوەی لە تۆ وەرناگیرێ ئاخر چه حکوومەتێکەیە لە کوردستانە کە ئەم هەموو نائەدالەتێ بۆ خەڵکی خۆی بکە کاکە یعنی ئێمە وتم ئەمڕۆژ ڕامانگەیان هیوادارم گوێتان لێ بێ وەزارەتی خوێندنی باڵا بەیانیش بە نووسرا بۆتانە نێرین ئەم ڕێژەیە لابن ڕێژەی وەرگرتنی پارالێل لەسەر کۆی گشتی وەرگرتن لابن کاکە دوای ئەوە ئیعلانیکەن چێ بخوا پیاوە بابێت بە دەرەجەی کەمەوە لە کۆلێژی پزیشکی بخوێنێ یاخۆ پیرۆزی بێ بەڵام با لەسەر قوتابی داماو نەبێ
بۆیە داوامان کردووە لای بن ئەگەر لای نابن و بڕیارە و داوتانە و ئاەتی قورانە ناگۆڕێ کاکە ڕێژەکەی کەمکەنەوە داوامان کردووە لە کولێ بیکەن لە سادا لەم پەیمانگایش بیکەن لە سا 15 هیچ نەبێ وای لێ بکەن کاکە لەگەڵ ئەوەی شاتکامان کردووە کاکە و کرێی خوێندن کەمکەنەوە چونکە خۆتان نەزانن موچە لە هەرێمی کوردستانە چۆنە لەگەڵ ئەوەیش بژێوی خەڵک چۆنە داوایەکی تریشمان کردووە کاکە کاتان لێکەین شایستە دارایی مامۆستا دابینکەن خوێندن لە پۆلەکان بکەنەوە بە دڵنیایی بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێم ئەم قسە با بڕوا بە دوواداچن کە یاخوا من ڕاز نەبڵ ئەڵێن کاریگەری دووری قوتابی لە پۆلەکان لە خراپترە لە کۆرۆنا کەنەوەیەکی نەخوێنەواری مردومان دەسەکەوێت لە هەرێمی کوردستان. زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆر بێستون حەمە ساڵح سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەروەها مامۆستا نەوزاد عومەر ئەندامی لیژنەی باڵای ئەنجومەنی مامۆستایانی پێشەک. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ. سوپاس بۆ ئێوەش.